هەر سەبارەت بەم بابەتە و چۆنێتی بەرەمهێنانی مریش گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عوسمان جەمال پزیشکی ڤێتەرنەری گفتوگۆ دەکەین لە سلێمانیەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێت، جارێکی دیکە هەر ئەم بابەتە لەگەڵ دەوروژێنمەوە باسی دەکەین. ینی فعلەن ئەو قسەیە دەکرێت دەڵێن پرۆتین دەدرێت بە مریشک یاخود جیاواز لەوە هۆرمۆنی پێ دەدرێت بۆیە ئەوها قەڵەوە. دەمەوێت زیاتر لەسەرەوە قسە بکەیت، ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بەم دەرفەتە ڕاستەکەی ماوە بیستین هەندێک پرۆپاگەندە دروستە بێت لەسەر بەرهەمی خۆماڵی بەگشتی و بە تایبەتیش بریشکی خۆماڵی کە بێن پێوترێن مریشکی مەسلەحە یان مریشکی کێڵگەی پەلەوەری. مریشکی کێڵگەی پەلەوەری ئەو پرسیارە کە لای هاوڵاتیان دروستە بیان ئەو کەسانە کە ناپسپۆڕن یان ناشارەزان ئەو پرسیارە ئەهروژێن چۆن لە ماوەی 45 ڕۆژە ئەبێتە 3 کیلۆ یانە بێتە 2 کیلۆ نیو. ڕاستەکەی ئەمە دوو بابەتی ینی دوو خاڵیان دوو فاکتەرن کەوا کات لە ماوەیەکی کەمە ئەو مریشکە قەڵەو بێت یان بێت بە 3 کیلۆ. یەکەم ئەم جۆری ئەم مریشکە لە ڕووی جینیەوە ئامادەکراوە، یان لە ڕووی جینیەوە لە ڕووی ڕەگەزەوە لە ڕووی پێکهاتەوە لە ڕووی ینی تایبەتمەندیەوە ئەم مریشکە تایبەتە بە گۆشت، یعنی مریشکەکە تایبەتە بە گۆشت خۆی کە جوشکەکە تایبەتمەند کراوە بە بەرهەمی گۆشت بە قەڵەوکردنە. ینی دووهەم ئەم مریشکە علەفێکی باشی ئەدرێتێت، پرۆتینێکی باشی ئەدرێتێت، پێکهاتەیەکی زۆر مڕەکەزە لە پرۆتین لە ڤیتامین سۆیە گەنم کۆمەڵی پێکهاتەی علەفی باشن ئەدرێت بە مریشک و ئەوەش وا ئەکات کە لە ماوەیەکی کەمە قەڵەو بێت. هەموو ئاژەڵێک خێرا قەڵەو بوون و لە ماوەیەکی کەم کە قەڵەو دەبێت خراپ نییە؟ لە ڕووی تەندروستیەوە نەخێر هیچ خراپ نییە لەبەرەوەی کە بە شێوەیەکی تەندروست قەڵەوە بێت. لە ڕووی تەندروستیەوە بۆ مریشکەکە نا، لە ڕووی تەندروستیەوە بۆ مرۆڤ بۆ ئێمەمانان مرۆڤ کە دەیخوات ئەم پێکهاتەی مەبەستمەوەیە. بەڵێ بۆچی خراپ نییە؟ لەبەرەوەی بە شێوەیەکی تەندروست، یعنی هەموو ئاژەڵێک هەموو بوونەوەرێک لە قاعەیەکە داینەی ساتکەرەوەی تیابێ، فێنکەرەوەی تیابێ، خواردنێکی باشی بێتێ، علەفێکی باشی بێتێ، پرۆتینی باشی بێتێ، تەنها دانیشتن و خەوتن بێکارەکەی ئەمە ئەبێتە هۆی قەڵەوبوون لە ماوەیەکی کەمە. بۆیە ئەم شێوازە قەڵەوکردنە لە هەموو جیهانە باوە و هیچ کێشێکی تەندروستی نییە بۆ سەر مرۆڤ. زۆر باشە. ئەی سەبارەت بەوەی کە دەگوترێ هۆرمۆنیان پێدەدەن، ئایا فعلەن ئەم هۆرمۆن پێدانە ڕاستە؟ چونکە ماوەیەک بەر لە ئێستا چەند دکتۆرێک لە سوۆسیال میدیادا بڵاو بۆ باسی لەوە کرد کە ئەم مریشکانە هۆرمۆنیان پێدەدرێت وا دەکات کە کاریگەری لەسەر مرۆڤ هەبێت. ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ ڕاستەکەی بۆ قەڵەوکردن وەکوشیمان کردەوە لە چاپەکردنەکەی ئەمڕۆ بۆ قەڵەوکردن بە هیچ شێوەیەک لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تێچوونەوە تێچوونی هۆرمۆن زۆر گرانە. هۆرمۆنات بەگشتی گرانن و ناکرێت تۆ هۆرمۆنێک بەکاربێنی بۆ قەڵەوکردنی مریشک. پرۆتین ئەدرێ ڕاستەکەی پرۆتینی سۆیا، پرۆتینی ماسیە، پرۆتینی ئاژەڵیە، ئەم پرۆتینانە ئەکرێتە ناو علەفۆ ئەدرێ، بەڵام هۆرمۆن بە هیچ شێوەیەک نادرێت لەبەرەوە دوو سێ هۆکاریەکەم ئەو هۆرمۆنە تێچووی زۆرە. یعنی وەکو باسم کرد لە کێڵگەیە کە ئەبێ ئەو قاعەیە نزیکەی بە زمانی بازاری 2 دەفتەر تا 3 دەفتەر دۆلار خەرج کات بۆ پێدانی هۆرمۆنێک بە مریشکێک کە جەدواکەی لەوانەیە هەر هەمووشی 100 غرام بۆ 200 غرام گۆشتەکەی زیانەکە یان قەڵەوی نەکە. بۆیە لە ڕووی تێچووی ئابووریەوە زۆر زۆرە. دووهەم بۆ باڵندە لە ڕووی زانستی هۆرمۆن بۆ قەڵەوکردنی باڵندە بەڕاستی جەدوایکی اقتصادی نییە، یعنی ئەوەنە قەڵەو نابێت. بۆ گۆشتی مانگا و گامێش و ئەمانە ڕەنگە تا حدێک ڕاستی تیابێ بۆ لە وڵاتە بیانیەکانە بەکاری هێنن بۆ قەڵەوکردن، بەڵام بۆ پەلەوەر بەگشتی بە هیچ شێوەی هۆرمۆن لە وڵاتی خۆمانە لە سلێمانی لە هەرێمی کوردستان لە عێراق بەکار نایە بۆ قەڵەوکردنی باڵندە. و ئەو قسانە کە ئەدرێ بە دەرزی ئەدرێ لە بنباڵەکەی و بە دەرزی ئەدرێ لە ملەکەی و ملەکەی مەخۆن ماوەیەک ئەنم ملەکەی مەخۆن هۆرمۆنی تایە ئەنجان باڵەکەی مەخۆن هۆرمۆنی تیا ئێستا دکتۆر ینی بەڕاستی من خۆم ئەمەم بینیوە و ماوەیەکی بەر لە ئێستا لە سوۆسیال میدیا بڵاو بوو، بەڵام نازانم چ مادەیە کە لێ دەدرێت بەڕاستی، ینی ناتوانم بڵێم ئەمە هۆرمۆنە لە سینجی یان لە شوێنێکی دیکەی مریشک بە دەرزی لێ دەدرێت، بەڵام نازانم ئەم پێکهاتەیە چییە. هیچ حاڵەتێکی وا هەیە لە ڕووی تەندروستیەوە گونجاو بێت بتوانانی لە ڕێگەی سرنجەوە بیدەی بە مریشکەکە؟ بەڵێ بەڵێ لە ڕاستیە لە ماوەی بەخێوکردنی مریشەکە بۆ نمونە بڵین 2 مانگ بەخێوەکرێ یان 40 ڕۆژ بەخێوەکرێ، لە هەموو ئەو ماوەیە بۆ مریشکی گۆشت 1 جار یان 2 جار دەرزی لێ ئەدرێ. ئەو دەرزش بریتێ لە کوتان، ئەمە کوتانێکە لێ ئەدرێ، ئەو کوتانش
کاریگەریەکەی لە شوێنەکەیە ئەو پەڕی 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ ماوەدەکە ئەمێنێتەوە دوایی مژینی بۆ دروستە بێ و شیکردنەوەی بۆ دروستە بێ و هەرسکردنی بۆ دروستە بێ ئەو ماوەدانش کە لەو شوێنە ئەدرێ بە دەرزی نامێنێتەوە لەو شوێنە بەڕاستی بەداخەوە هەندێک کەس کە ناپسپۆرە لە بوارەکە ماوەیەک ئەنوت لە ملەکەی ئەدرێ هەندێک جار لە ملەوە دەرزی کوتانە لوقاحی نەخۆشیە پێکوتە ئەو دەرزی بریتێ لە پێکوت هۆرمۆن نییە دەرمانیش نییە ئەو لوقاحەش لە ماوەی 3 بۆ 4 ڕۆژ 72 ساعت 82 ساعت هەندێک جار 3 ڕۆژ 5 ڕۆژ ئەو پەڕی بۆ ماوەی هەفتەیەک تر کاریگەری لەو شوێنەکەشان نامێنێتەوە و ئەوە نەزانینە بەڕاستی ئێمە بڵین سنگەکەی مەخۆن دەرزی لێ ئەدر یان باڵەکەی مەخۆ دەرزی لێ ئەدر یان جگەرەکەی مەخۆ دەرزی هۆرمۆنات لە جێرەکەیە کۆ بێتەوە بەڕاستی هۆرمۆنات لە جگەرە کۆ نابێتەوە جگەر خۆی کردارێکی تایە پێوتە دیتۆکسیفیکیشن ینی بە کردداری بەردەوام جگەر خۆی پاکاتەوە بە کردارێکی بایۆلۆژی ڕاست نییە ئەو بۆچی ڕاست نییە کە دەگوترێت هۆرمۆنات لە جگەر کۆ دەبێتەوە بە تایبەتی کە باسەکە لەسەر مریشکە لە جگەری مریشک کۆ دەبێتەوە ئەم قسەیە ڕاست نییە بە هیچ شێوەیە کە ڕاست نییە چونکە ئەسڵەن هۆرمۆنی پێ نادرێت تاکو لە جگەرە کۆ بێتەوە لە ڕووی زانستیەوە بە هیچ شێوەی ڕاست نییە لە ڕووی پراکتیکیەوە بە هیچ شێوەی ڕاست نییە لە ڕووی ئابوووریەوە تێچوونێکی زۆری هەیە لە ڕووی زانستیەوە مریشەکە قەڵەو ناکات یعنی ئەبێ ئێستا بۆ نمونە لە ئاژەڵی مانگا کە تۆ هۆرمۆن لە مرۆڤیشە هەندێک جار هۆرمۆنێک بەکارهێنن بۆی ماسوولکەکانی گەورە بێت ئەبێ ئەو هۆرمۆنە کە ئەدرێت لەو شوێنە دوای ماوەیەک حرەکەیەکی زۆر و تەمارینێکی زۆری پێ بکەیت یعنی من نازانم لە قاعی داواز نەگەر هۆرمۆنی لێبەی ئەبێ دوای ریاضێکی باشی پێ بکەیت لە قاعان جاقەڵەبی یعنی زۆر نالۆجیکیە پێدانی هۆرمۆن لە پەلەوانە ڕاستە باشە دکتۆر بابەتێکی دیکە ینی ئێمە لە هەولێر پێی دەڵێن مریشکی ئومەهات نازانم لە سلێمانی چۆن ناوی دێنن لیان لە ناوچەکانی دیکە ئەمانە چ جیاوازیەکیان هەیە لەگەڵ مریشکەکانی دیکە هەندێک دەڵێن خواردنیان باش نییە هەندێکی کە دەڵێن بەتامترە ئیدی ڕابۆچوونی جیاواز هەیە لەسەرما ئایا فعلەن باش نییە یاخود هەر هەمان مریشکە و هیچ کێشەیەک نییە چییە؟ بەڵێ ڕاستەکە مریشکی ئومەهات ئەو ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ بەخێوەکرێ ئەم ئومەهاتە هێلکەی لێوەرەگیرێت بۆ جووجک هەڵهێنەر یان بۆ بەرهەمی هێلکە ئەم ئومەهاتە هەندێکیان هینی هێلکەن وکەشی بینین لە هەندێک شوێنە کە مریشێکی لە ڕوولاوازە چکە هینی هێلکەیە لە ماوەی ساڵێکە ڕۆژانە هەموو ڕۆژ هێلکەیەک ئەکات و هەندێک جار دائەنرێت بۆ هێلکەی هەڵهێنان بۆ جووجک یان هێلکەی خواردن ئەم مریشکانە بەڕاستی لە ماوەی ساڵێک کە بەخێوەکرێت لە ڕووی تەندروستیەوە بخورێ کێشەی نییە لە ڕووی تەندروستیەوە بەڵام لە ڕووی بەهای خۆراکیەوە ئەم مریشکە هیلاک بووە کە چی پرۆتینە لێ دەرهێنراوە لە ماوەی ساڵێکە هەموو ڕۆژی وهەیە 2 هێلکە ئەکا بەرهەمێکی باشی لێ وەرگیراوە لە ڕووی بەهای خۆراکیەوە گۆشتەکەی بە زۆری پێکهاتەکەی بریتە لە ڕیشاڵ یعنی ڕێژەی پرۆتینی کەمە ڕێژەی ڤیتامینی کەمە ساڵێک بەخێو کراوە بەڵێ لە تامەکەی وەکو هینی لێ تامی مریشی کوردی لێت بەڵێ دکتۆر عوسمان جەمال پزیشکی ڤێتەرنەری لە سلێمانیەوە لەگەڵمان بیمان دوومان کردی دکتۆر سپاس دەکەین